يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، دووبارە جەژنی پڕبەرەکەتی قوربان لە یەک بەیەکی بەڕێزتان پیرۆز بێ. ئامادەبوانی مزگەوتی ڕێگەی بەهەشت، ئەو کەسانی لە نزیک و دوورەوە هەموو هەینیەک لە جەژنێکی نوێدا لەگەڵماندان، هەموو هەینیەک بینینی ڕوخساری جەنابتان بۆ ئێمە جەژنێکە، بۆ ئێوەش هەروایە. یا ڕەبی خوایە هەمیشە لە جەژن و خۆشی دابین. ئەم جەژنە مبارەکە، ئەم ڕۆژی هەینیە مای نوێبوونەوەی ئیمانمان بێ، ساغی دڵ و دەروونمان بێ، ببێتە مای تەندروست باشیمان و دووریمان لە بەڵاو موسیبەت بۆ هەموو کاتێک. جەژنە پیرۆزە دەکەین لە هەموو ئەو کەسانەی کە لە ڕێگەی سۆشیال میدیای مزگەوت و وتارەکانمانەوە لە هەر شوێنێکی جیهاندان کە لەگەڵماندان بە کۆمێتە جوانەکانیان پشتیوانیمان لێ دەکەن، بە لایکەکانیان پشتیوانی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام دەکەن، یەخوا هەمیشە لە جەژن و خۆشی دابن. مسلمانانی خۆشەویست، دەبێ ئیسلام وەکو خۆی تێبگەین. ئیسلامی ئێمە، ئەم ئیسلامە هەر هەندێک عیبادەت و دروشم نییە. خەڵکێک بڕوا بۆ حەج و بێتە مام حاجی و لە کاتی ڕۆژەکانی قوربانیدا حەیوانێک سەر بڕین و هەندێک گۆشت بخۆین و ئیتر دروشم و تقوسات بێ. پێویستە دینی پیرۆزی ئیسلام لە خوا خۆی چۆنی وەسف کردو ئاوای وەرگرین. زۆر کەسەیە لە ڕووی دڵسۆزیەوە دەڵێ ئیسلامی پیرۆز، ئەو وشەیە بەلامە والله ئەعلەم وشەیەکی ڕاز نییە، چونکە ئیسلام دینێک نییە خوا بە مقدەس وەسفی کردوێ. مقدەس واتە موفەڕکە، پیرۆزە، لە شوێنێکە داینەی ماچی کەیبەلاتەوە گەورە بێ، بەڵام هیچ کاریگەریەکی لەسەر ژیانن نەبێ. خوا بە سێ ناو باسی دینی ئیسلامی کردووە. بچنەوە خزمەت قورئان لە سوورەتی ئەنەسر ئایەتی 2 دەفەرمێ دینی الله. ئیسلام ئەو دینەیە کە دینی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا، دینێکە تایبەتە بەخواوە، ئەبێ مەنهەجەکەش بەس لە خوا وەرگیرێ نەک لە خەڵکی تر. دووەمیان دین الحەق لە سوورەتی ئەتەوبەدا ئایەتی 29 و ئایەتی 33 دوو جار خوا ئیسلامی بە دینی حەق ناو بردووە. واللهی بەرنامەی ڕاستەقینە بۆ ژیانی دنیا و قیامەت تەنها ئیسلامە. بۆیە دەڵێ ئیسلام چییە؟ ناڵین دینێکی پیرۆزە، ئەڵین دینێکی حەق و ڕاستە، ڕاستی بەس ئەوەیە. غەیری ئەم ئیسلامە هەرچی تۆ دەیگری هەمووی خواروخێتی و لاروولەوێریە. سێم خوا فەرمووی دین القەیم لە سوورەتی ئەتەوبە ئایەتی 36، لە سوورەتی یوسف ئایەتی 40، لە سوورەتی ئەڕوم ئایەتی 43. خوا فەرمووی ئیسلام چییە؟ ئیسلام دین القەیم، دینە بەنرخەکەیە، بەڕاستی بەنرخە، بەڕاستی کاڵایەکە پڕ بە باڵای مرۆڤ. ئەم بەنرخە خوا دەفەرمێت لە دەست مەدە. هەر کەسێ واز لە ئیسلام بێنێ و بە دووی شتێکی ترکەوێ وا بزانێ بەختەوەری تێدایە، لەو کەسە دوو لە ڕووی جەنابتان پەرژێمێ بێعەقڵتر و گەمژەترە کە زێڕی خالیسی عارە 24 هەبێ بچێ بە تەنەکەشکاوێکی ژەنگاوی بیگۆڕێتەوە، بڵێ ئەمە دەدەمێ ئەم زێڕی خۆم تۆ تەنەکەتم دەیە. ئەمە هەموو کەس دڵ عەقڵی لەدەستداوە. هەر کەسێکیش بەم ئیسلامە ڕازی نەبێ لە هەر شوێنێکی جیهاندا پێپەتیەک بێوێ سوکایەتی نەعوذ بالله بە قورئانمان بە مقدساتمان بکە، ئەوە عەقڵی لەدەست داوە، ئەوە تەنەکەشکاوی دەوێ و زێڕی عیارە 24ەکەی خۆی لێچەلە، ئەوە دەبێت بە زەید پێدا بێتەوە بۆ بێ عەقڵ و کەم عەقڵەدا. جا هەر کەسێک بێ و لە هەر شوێنێکا بێ. لەم ڕۆژانەدا قوربانی دەکرێ، ئەو قوربانی کە خۆی پەروەردگار لە سوورەتی ئەلحەج ئایەتی 36 دەفەرمێ لەکم فیها خەیر، مسلمانان موژدەتان لێبێت لە سەربڕینی حەیوانی قوربانیدا خەیر بە نەکیرەی هێناوێتی. یەک جار خێری زۆر زۆری بۆ دنیا و قیامەتتان تێدایە. بازاڕی ئاژەڵ فرۆشانی پێ زیندوو دەبێتەوە. ساڵانە خەڵکێکی زۆر لە ڕووی مادیەوە ئیستیفادە دەکەن، خەڵکێکی زۆر هەر یەکەی لە بوارێکە. هەژاران و خەڵکی بەگشتی لە خواردنی گۆشت سودمەند دەبن. هەروەها لە ڕووی قیامەتی شەوە هەر لێگەڕێ لە دڵۆپە خوێنێک و تاڵەموویەکی ئەو ئاژەڵەوە خوای گەورە دەیخاتە سەر تای تەرازوی قیامەتت.
خەیر خوا دەفەرمێ ئەوەندە زۆرە هەر باسی مەکە. بەڵام بەڕێزان دوای تەوابوونی ئەم 4 ڕۆژی جەژنی قوربان ئایا ئێمە قوربانیمان تەواو؟ نا، عەرزم کردن لە ئیسلام وەکو خۆی تێبگەن. ئیسلام ئێمە هەر دروشم نییە، هەر هەندێک توقوسات نییە، پێچەوانی بەرنامەکانی ترە. 2 دەرسی گەورە لە ڕۆژانی جەژنی قوربان و سەربڕینی حەیوانی قوربانیەوە فێر دەبین. ئەم 2 دەرسە ضرورە هەموو ساڵە لە جەژنی قوربانە بیخە مێشکتەوە ئەزیزم، لە ناو مێشکدا بیچەسپێنە تا ساڵشکە لە بیرن نەچێتەوە. یەکەم دەرسی گرنگ بۆ ژیانمان ئەوەیە خۆپەرست مەبە. کار بکە، کاسبی بکە، پارە پەیداکە، بەڵام هەر لە خەمی خۆتا مەبە. ئەم ئاەتەی کە ئێستا 2 جار بۆتان دەخوێنمەوە سوورەتی ئەلحەجە ئاەتی 28 ئاەتی 36. یعنی پێمان دەڵێ خوای پەروەردگار ئینسان کە چوو بۆ حەج ئەبێ لە خۆپەرستی ڕزگاری بێ. ئەگە قوربانی کرد تێبگا با من مرۆڤێکی خۆپەرست نەبم، ئەها پارەی خۆتە، ماڵی خۆتە، ڕەنجی خۆتە، کەچی دەڵێ بە هەر خۆم نەیخۆم، بابی دەم بە خەڵک. بەڵام دیقەت بدەن، خوا دەفەرمێ فەکولوا منها وأطعموا البائس الفقير. جارش کە لە ئاەتی 36 ئەمە 26 حەجیشا دەفەرمێ فەکولوا منها وأطعموا القانع والمعتر. قورئانتە نەگە خوێندەوە لەگەڵ وشە بە وشەیدا بەڕێزان بوەستن بۆ لە ماوەیەکی نزیکە لە سوورەتی حەجە لە 28 و لە 36 دووبارەی کردەوە فەکولوا منها. فائی تعقیبە، حەیوانی قوربانی سەر بڕی، هێشتا هەر کەوڵ کرا و پارچە پارچە کرا خێرا لێ بخۆ، مەیکە مجەمیدەوە بڵێ 2 ڕۆژی دوای ئەوە دەیخۆم. ڕۆژی جەژن کە حەیوانی قوربانی سەر بڕی یان ڕۆژانی تر ئەو بەیانیان نان مەخۆ حتا لە گۆشتەکەی دەخۆی، فەوری خۆت لێ بخۆ. دووەمیشیان پێمان دەڵێ وەئەطعیموا، بش بەخشە بە کەسانێک کە هەژارن، کە نەدارن، کە داوا ناکەن و بە قەناعەتن، کە تەنانەت داواش دەکەن لەبەر هەژاری، بە ئەوانیش ببەخشە. فەکولوا وأطعموا، چاو لێ 2 وشەی بەکارهێنا. خۆپەرست مەبە، نان ئەو نانەیە لای موسڵمان کە هەم خۆم بخۆم هەم موسڵمانانیش لە دەستم ئیستیفادە بکەن، کەواتە تا ساڵشکە بڕیار بدە هەر بۆ خۆت مەژی، خۆپەرست مەبە لە ژیانە. خوای گەورە بەرەکەتی تێدا خاش، تێک بۆ خۆت بخۆ، شتێکیش بدە بە موسڵمانێکی تر، ئەو نانەت بە دڵ و دەروونەوە دەنووسێت. ئەمە دەرسی یەکەم. دەرسی دووەم دەفەرمێ پێمان دەڵێن نەبی بە قوربانی، وریا بە ئەزیزم نەتخەڵەتێن و نەتکەن بە قوربانی، بیخە مێشکتەوە مسڵمان. لەکوێدا ئەمە هەیە لە قورئانە؟ فەکولوا منها. خوا لە یەک گوشەدا 2 دەرسی گەورەی ژیانمان دەداتێ. یەکەمیان پێمان دەڵێ ئەگەر کارت کرد، کاسبیت کرد، حەیوانت سەر بڕی، ڕەنجتدا، کورە ڕەزیل مەبە لەگەڵ خۆتا، دەیخۆت لێی بخۆ. ڕێزم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان وەڵڵی وایە بەس کۆی دەکاتەوە، هەر کۆ دەکاتەوە، ئەوەی کە لێی مەحرومە بۆ خۆیەتی. خوا دەفەرمێ یەکەم کەس با خۆت جوان بژی لەسەری، کاکە با پێتەوە دیار بێ کە خوا شتێکی پێبەخشیوی. یەکەم پارۆنان بیخەدەمی خۆتەوە، ئەمجا خێزان و منداڵ، ئەمجا موسڵمانانی تریشەوە، ڕەزیل مەبە لەگەڵ خۆتە. دووەمیشان پێمان دەڵێ فەکولوا منها، هەر کاتێک کارێکت کرد و قوربانیتدا لە ژیانە، پارەت ڕۆی، لە کارێکا پارەت ڕۆی، تەمەنت ڕۆی، هەموو تەمەنت لە شتێکا بەسەر برد، ماڵت ڕۆی و خانووت ڕوخێندرا، خوێنت ڕژا و بریندار بووی، چەپڵە لێدا، بژیت کرد، بڕوخێت کرد، دەنگتدا و پەنجەت خستە مەرەکەبەوە، ڕسمی خەڵکت هەڵواسی، ئاڵات ڕاوەشاند، ئەمە هەموو قوربانیدانە. ژیر بە، بزانە بۆ تۆ هیچی تێدایە. ها خوا فەرمووی کە قوربانی سەبڕی خوا لە یاد مەکە، فەکولوا منها، خۆ لێی بخۆ، بزانە بەرهەمی ئەم ڕەنج و قوربانیدانەی کە تۆ ماڵت لەسەری وێران بووە، خوێنت بۆی ڕژاوە، دەنگت داوە، پەنجەت پیس کردووە، ئەرێ بۆ من هیچی تێدایە؟ یان دوای 2 ڕۆژ ئەمجا هاوارە لێ بەرز دەبێتەوە بەخوا چاکیان کردین بە قوربانی. ژیر بە، مەبە بە قوربانی، بە خەڵک نەتخەڵەتێنێ. لە قورئاندا چارەنووسی ئەو کەسەی خەڵکی دەکا بە قوربانی و ئەو کەسەی بۆتە قوربانی، خوا زۆر جوان بۆی ڕوون کردوینەوە. ئەمە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە، ئەمە ئەو قورئانەیە کە ناحەزان و شەمشەمە کوێرەکان چاویان پێی هەڵنایە. بەخوا خوا خاوەنی ئەم قورئانەیە، ئەوانە بەزڕی سوایان بۆ دەمێنێتەوە. با ئێمە کە خەڵق قورئان نەعوذ بالله بە سوکایەتی تەماشا دەکا و دەیسووتێنێ، با ئێمە باوەشی پێداکەین. ئەوە باشترین ڕەدی بێدینانە. با لێ حاڵی بین. دەوەرن بەڕێزان، با بۆ ژیان مامچینە خزمەت سوورەتی ئەلحەشر ئاەتی 16 بۆ 18. پێمان دەفەرمێ كمثل الشيطان إذ قال للإنسان اكفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله رب العالمين.
ئەو کەسانی کە خەڵکی گومڕا دەکەن، ئەو کەسانی کە خەڵکی دەکەن بە قوربانی، نمونەیان وەکو شەیطان وایە. شەیطان قسەت بۆ دەکا، وەسوەسەت بۆ دەکا، بەرنامەت بۆ دادەڕێژێ. جا شەیطان مەبەستم هەر شەیطان ئیبلیس نییە، هەیە مرۆڤ وەکو خۆت چاو و دەست و جۆ و قاچی هەیە، هانت دەدا قسەت بۆ دەکا حتا کافرت دەکا. للإنسان يكفر فلما كفر كبقصت كرت كدينك دورانت ككافر بوي الشيطان امزاد الله قال إني بريء منك، والله بلا من لتوبيا بريم، من حقي تومني ودنا ناصم، إني أخاف الله رب العالمين، من لخواي پروردگاري جهانيان دا ترسيم، من زور خوا پرستو خوا ناصم، شون حد مسيا كفر بكم. أي تو چەند وەختە لەگەڵ منا خەریکی تا کافرت کردوم، بێدین و ژینت کردوم، ئەمزاڵە لێت بێبەریم. سبحان الله ماتە چەند وردە. خوا پێمان دەفەرمێت کەمەثەلی الشەیطانی، ئەو کەسانەی کەوا خەڵک دەخەڵەتێنن دایانکەن بە قوربانی. جا هەیە سیاسی و خەڵک دەکا بە قوربانی، عالمێکی زۆر بە کوژ دەدا، دوای دەڵێ القاتل والمقتول في النار، ئەوەی بکوژەوە ئەوەی بکوژراوە لەسەر من کاکە بێبەریم لێتان. والله برا من حەقم نییە، من پەپولەی ئاشتیم، من دایمە حەزم لە ئاشتی بوو، ئەی نەک بە تۆ بۆ خۆل لەسەر من بەکوژدا. چاو لێ حتا لە ناوی بردووی قال إني بريء منك، الله بەخوا برا من تۆ ناناسم، من لە ژیانما بەس حەزم لە ئاشتی بووە، کوا من باسی شەڕ و شۆڵم کردووە. هەیە سیاسی، هەیە لە بواری ئابووریدا دێ دەڵە وەرە ڕیبا بکەین، وەرە فڵان بانقە هەیە فڵان مامەڵە هەیە، حتا دێتە بنکڵێشێتەوە کە زەرەرت کرد و ماڵەکە لە ناو بردو، ئەو شتێکی پێ بڕا دەڵێ ئینی بەریء منک، کاکە بۆ بە قسەت کردم، والله من ڕقم لە معاملەی ڕیباویە، کاکەوە نەدەزانی حرامە بۆ پرسی شەرع نەکرد، کە لە ناوی بردی ئەمجا پێت دەڵێ. هەیە لە بواری کۆمەڵایەتیدا خەڵک کۆ دەکاتەوە، والله دیژلەمەیەکی لە ماڵی خۆیان پێ ناخورێتەوە، ئەڵێ من ڕیز عەشیرەتم و قەومی فڵان کەسم و کاکە ئێمە عەشیرەتینەوە، ئیشی بە تۆیە. ئەوە دەیەوێت لەو ڕێگایەوە خۆی لە حیزب و خزم نزیک کاتەوە، خۆی دەکاتە پیاوێکی کۆمەڵایەتی چەند ملیۆنێکی دیوەخانانە وەردەگرێ، والله چایەکی لە ماڵێ نییە، بە حیاتی سڵحی منداڵەکانی خۆی پێ ناکرێ، چاولێ لە ڕێی کۆمەڵایەتی و جوڵاندنی سۆزی قەوم و عەشیرەتەوە خۆی پێدەگەێنێت، تۆ دەکا بە قوربانی. خەڵک هەیە لە ڕێی خۆشەویستیەوە کچێک دەخەڵەتێنێ، کچێک کوڕێک دەخەڵەتێنێ، بە ناوی پاکی خۆشەویستیەوە دەستی دەبڕێ، دەستی پێگەرم دەکاتەوە، ها دەیکا بە قوربانی. دواتر کە زانی قەوماوە دەڵێ ئینی بەریء منک، بەخوا هەر ناشن ناسم، خوازبێنی چی؟ من هەر پەیوەندێکی ناشەرعیمانە بوو تەواو بوو، من لە خوا دەترسم، ئەستەغفر الله. چەند کەس ئاوا ماڵوێران بووە، دواتر خۆی کوشتووە. خەڵکێک هەیە بە ناوی دینەوە، چەند کەس بە ناوی جەنگ و جیهادی فی سەبیل اللهەوە بەدوو کەوت، باوکو دایکی جەرگ سوتا بوون، ئێستا کە بڕە بخۆوە لە ئەوروپا دەسوڕێتەوە. بۆ خۆی سەرەکی سەر بە مخابەراتی وڵاتێکی ئەجنەبی بووە، ئەو هەموو گەنجەی ئەم وڵاتە موسڵمانانەی بە ناوی جەنگ و جیهادەوە بەداخەوە بەکوژدا، هیچ بەرهەمێکشی نەبوو. بۆیە خوا فەرمووی وریابە خەڵکێک نەتخەڵەتێنێ و دوایی نەڵێ ئینی بەریء منک، والله کاکە من ناناسم، من بۆ خۆم لە خوای خۆم دەترسم، من خواپەرستم. شەیطان بەو هەموو ئیبلیسی و پیسی خۆیەوە دەڵێ من لە خوا دەترسم، بۆ قسە نەکردمایە، کاکە بۆ بە قسەت کردم، من لە تۆ بێبەریم، بە شوێنە نەکەوتمایە، شوێنم نەکەوتیایە. جا بەڕێزان سەیری وردی قورئانکەن لە دنیادا لە یاسادا جەنابی حاکمەکان دەزانن ئەو کەسەی خەڵکی کردووە بە قوربانی نابێ بە قسە خۆی بێبەریکە، بڵێ حەقم نییە بەسەرتەوە ناناسم، یاسا هەر دەیگرێ. دووەمیان ئەو کەسەی کە بۆتە قوربانی یاسا لەگەڵ یان نەرمترە، ئەڵێ ئەمە خەڵەتێنراوە، بەڵام لە دینی خوا داوانیە. سەیری ئاەتەکەی دوای ئەوەکەن فەکانە عاقبەتەهما، چارەنووسی ئەو کەسەی خەڵەتێنراوە و چارەنووسی ئەو کەسەی خەڵکی خەڵەتاندووە، عاقبەتەهما هەردووشیان چییە؟ ئەنەهما فی النار، دەبێ هەردووشیان بچنە ئاگرەوە. ئەگەر کوفر بوو خالیدەینی فیها، ئەو کەسەی خەڵکی کافر کردووە، ئەو کەسەی بە قسەی ئەوی خەڵەتاوە کافر بووە، هەردووچیان خەڵەتێنەر و خەڵەتێنرا و هەردووچیان بە ئەبەدی لە جەهەنەما دەوێنەوە. وذلك جزاء الظالمين، ئەوەش پاداستی ستەمکارانە. ستەمکاری یەکەم ئەوەیە فریودەر بووە، خەڵکی هێناوە بە ناوی کوردایەتیەوە، بە ناوی سیاسەتەوە، بە ناوی جەنگ و جیهاد و ئیسلامەتیەوە، بە ناوی ئابووری و خۆشەویستیەوە خەڵکی فریوداوە، ئەوە زاڵمە، هەی زاڵم بۆ ئەو خەڵکە دوالێ کرد. دووەمیان خوا نافەرمێ ئەوەی تریان والله مەزلومە، خوا دەفەرمێت تۆش زاڵمی کە بووی بە قوربانی، چاولێ لە یاسادا قەدری خاتری دەگیرێ لە بەردەمی دادوەرە، ئەڵێ تۆ قوربانی، تۆ مەزلومی، بەڵام لە یاسای خوا داوانیە. لە قورئانە دەفەرمێت تۆش زاڵمی، چونکە ئەم عەقڵەی خۆت بەکار نەهێنا. خوا ئەم هەموو عەقڵ و ژیریەی دابوویە، ئەم هەموو مێژووە لەبەر چاوە بوو، تەجروبەی ژیانت هەبوو، کەچی دەرست وەرنەگەر، هەر بەدوی خەڵک کەوتی، هەر کردیانی بە قوربانی، هەر خەڵەتاندیانی، والله تۆش زاڵمی. لەگەڵ زاڵمەکە ئەو کەسەی تۆی خەڵەتاندووە یەک زەڕە فەرقتان نییە.
ئەی چارەسەر چییە؟ ئیسلام دایمە چارەسەریشمان بۆ دادەنێ. یا ئەیوهە الذین ئامنوا ئەی ئیمانداران لەگەڵ من و تۆیەتی اتقوا الله کاکە تەقوای خوا بکە. تەقوای خوا یعنی چی؟ تەسلیمی ئەمری خوای پەروەردگار بە. ئێمە شەرعێکمان هەیە وەڵڵاهی بەرنامەی ورد و درشتی ژیانە، هەر کارێک ویستە لێ نزیک بێەوە بزانە شەرعی خوا دەڵێ چی. خوا پێ ڕازیە، عاقبەتی خێرە، بەهەشتی لە دوایە، پاداشتی لای خوای هەیە بیکە. هەر شتێک زانیت خوا پێی ناڕازیە، شەرعەکەی نەهی لێ کردووە، پاداشتی بەهەشتی لەسەر نێ و خەڵک خۆت پێ دەوڵەمەندەکە و پێدەگەیەنێ، کاکە لێ بە دوور بە. ئەوە تەقوای خوایە. دایمە بگەڕێەوە بۆ منهەجەکەی خوا بۆ ئەم قورئانەکە هەموو شتێکی تێدایە. پرس بکە، پرسی زانانی شەرع ناس بکە. اتقوا الله. ئەگەر وات کرد سەرەتا ڕەم بێ ناڕەحەت بێ، بەس وەڵڵاهی دەرگای ڕەحمەتی خوا لێ دەکرێتەوە، دڵنیا بە ئاخریەکەی بەخێر دەگەڕێ. ئێمە هەر لە جەژنی قوربانە عەرزی جەنابتان دەکەم، سەربڕینی حەیوانی قوربانی یادی دوو پێغەمبەری خوا ئیبراهیم و ئیسماعیلە، وانە ئەوان یەکەم جا قوربانی کردنیان داهێنا. ئالەو کاتەدا فەلەمما ئەسلەما وەتەلەه للجەبین، سوورەتی ئەسافات ئاەتی 103 خوا دەفەرمێ کاتێک هەردووکیان باوک و کوڕ ئیبراهیم و ئیسماعیل ئەسلەما تەسلیمی ئەمری خوا بوون. خوا فەرمووی جگەرگۆشەکەت بەدەستی خۆت دەبێت سەربڕی. ئیبراهیم فەرمووی بەسەر چاوان. ئیسماعیل فەرمووی چیت ئەمر پێکراوە باوکە گیان بیکە. تەسلیم بە ئەمری خوا بوون. ئەمە زۆر قورسە. ئەمە بەس بە قسە خۆشە مناڵی جگەرگۆشەی خۆت تاقە یەک کوڕت هەبێ بگاتە حەدی ئەوەی دەبێتە وەرجێڕکە و یارمەتیت دەدا، دڵت پێی خۆشە، تازە مناڵی ترن نابێ نەک بە کوشتی دێ بەدەستی خۆت سەری بڕی. بەخوا قورسترین کارە لە دنیادا. بەڵام مادام ئەمری خوا تەسلیمم، ئەمە پێمان دەڵێ مامەڵەی شەرعی وا هەیە، ناشەرعی وا هەیە، ڕیبایە، حرامە، بچێ ناویەوە لە قوتوپڕێکا دەوڵەمەند دەبی. بەڵام دەڵی خوایە گیان شەر بێ ئەو نەفسەم سەر دەبڕم، ئەم پارە و دۆلارە پاڵ پێوە دەنێم نامەوێ. زۆر جار دەتوانن بتکڕن بە پارەی زۆر، بە سارە، بە چەک، بە معاش. دەڵی خوایە گیان سەری دەبڕم، شەر بێ ئەو تەماحە سەر دەبڕم و لە پێناوی تۆدا نامەوێ. ئەوە کوڕ سەربڕینەکەی خۆتەوە زۆر قورسە، زۆر زەحمەتە ئەو هەموو دەفتەر دۆلارە لەبەر چاوتە هەڵبەزێتەوە تۆ دەستی بۆ نەبەی. زۆر قورسە، بەڵام ئاخریەکەی سیرکە خوا پاداش دەداتەوە. زۆر کەس قورسە کوڕ و کچێک گەیشتونە تەمەنی پێگەیشتن و ئەو هەموو وەسایلی بەیەکەوتنی ناشەرعی هەیە، حەزی پێیەتی و دەرگاش لە هەموو شوێنەکان کراوەتەوە، کەسیش لێن ناپرسێتەوە. باوکو دایک لە پشتی حەو دەرگاواگان لێ نییە بڵێ لەبەر خاتری خوا تەسلیم بە شەرعەکەی تۆم و نایڵم بم خەڵەتێنن، بم فرۆشن و بم کڕن، واز دێنی. لەبەر خاتری خوای پەروەردگار دەتەوێت خراپە بەرامبەر بە کەسێک بکەیت لەبەر دەستی شتایە و ئاسانیشە. دەڵێ خوا لەبەر خاتری تۆ دان دەگرم بە جەرگی خۆمدا، من خراپە بەرامبەر بە خەڵک ناکەم، خوێنی خەڵک ناڕێژم، خەڵک بەگر نادەم، ماڵی خەڵک ناخۆم. فەلەمما ئەسلەما کە تەسلیمی ئەمری خوا بوون، خوا فەرمووی نە ئیسماعیل سەربڕەوە فەدەیناه بذیبحین عەظیم، حیوانێکی گەورە سەربڕاوێکی گەورە هەیە ئەوە بکەن بە قوربانی، لێشی بخۆن و دابەشیکەن و دڵخۆش بن. وەڵڵی هەر کارێک لەبەر خاتری خوا وازی لێبێنی ئاخریەکەی خوا دڵخۆشت دەکا. اتقوا الله، تۆ بینی خۆت لەگەڵ خوا باش بکە، ئیتر بێخەم بە. هەل لەم ئاەتەدا یەک دەرسیکەی گەورەتر هەیە، وەتەلەه للجەبین. ئیبراهیم ڕاستە ئەمری خوا دەبێت کوڕەکەی سەر بڕێ، بەڵام بەیوەندی جگەرگۆشایەتی نێوان باوک و ئەولاد، نێوان دایک و ئەولاد هێندە بەهێزە. ئەو ئیبراهیمە پاڵەوانە نەیتوانی ڕوبەڕوو کوڕەکەی ئاوال ئەو سەیری چاوی باوکی کا باوکی سەیری چاوی کا و چاقۆکە بەگەرنیا بێنێ، بەسەر دەم و چاوا خستی. سەیری وردی قورئان کەن وەتەلەه للجەبین، لەسەر نێو چاوان خستی، واتە پشتی لە باوکی بوو. بۆ لەبەر ئەوەی تەحملیان نەدەکرد لە کاتی سەربڕی ناسێری چاوی یەکترکەن. خوای گەورە لێی بە عیتاب نەگر، فەرمووی دەستت خۆش بێ. لە قورئانە تۆماری کرد نابێ باوک و دایک لەبەر باوک و دایک ڕۆڵەکانیان لەبەر چاوە ئازار بدرێن. ئەمە دینی بە ڕەحمەتی ئێمەیە. سەیری سوورەتی هود ئاەتی 43 خوا دەفەرمێ نوح پێغەمبەرە، کوڕەکەی کافرە، لە کاتێکە کە شەپۆلی دەریاکان دێن دەڵێ یا بونەیە ئەرکەب مەعەنا، ڕۆڵە تو خوا وەرە ناو ئەم کەشتی نەجاتەوە، وەرە ئیمان بێنە بەخوا و با ڕزگارت بێ، وەرە لەگەڵ ئێمەدا با ڕزگار بی و غەرق نەبی. کوڕەکەی دەڵێ بابە دەسمە سەر ئەو شاخە و ئیمان ناهێنم. سبحان الله لو كاتا غرق دبن سيدي ودي قرآن كان دفرمي وحال بينهما الموج فكان من المغرقين. خوال لبر ضلي أو باوكا كوڕەکەی لەبەر چاوی نەخن کاند لەبەر چاوی ئەو بچێتە دەمێەوە بخنچێەوە شەپۆلێکی گەورەی دەریا هات بەرز بەوە کوڕەکە کەوتە ئەو دیوە و نوحی فڕێدا بەم دیوا کەشتەکەی لەو کاتەیە چاوی لێ نەبوو کە کوڕەکەی خنکا
علماء الشرع دفرمون لا يجوز أن يقتل الابن أمام أبيه رحمة بالأب. ئەولاد چەند تاوانبار بێ بکوژ بێ هەر تاوانێکی کرده بێ کە دادگا ئەمری کوشتن و زێدارەی بۆ دەردەکا نابێ لەبەر چاوی باوکیدا بکوژرێ، نابێ باوکی لەوێ بێ، نابێ دایکی لەوێ بێ، بڕەحم و بەزەیی ئیسلام بۆ ئەو باوکە نابێ کەس لەبەر چاوی باوک و دایکیدا بکوژرێ. ئەی چەند نامردن ئەو کەسانەی کەوا لەبەر چاوی باوک و دایکا کچ دەکوژن، کوڕ دەکوژن، خێزانیان دەکوژن، زاوایان دەکوژن. ئەوانە نامردن. ئەگە خەڵک لەم قورئانە حاڵی بێ تێدەگا ئەو کەسە چەندە تاوانبار بێ نابێت لەبەر چاوی باوک و دایکە ئەولاد بکوژرێ. خوا بەو گەورەی خۆیەوە ئەو شەپۆلی ئاوای دروست کرد بۆی نوح لەبەر چاوی کوڕە کافرەکەی نەخنکێ، هەر چەند کافریشە، چونکە جەرگی دایک و باوک ئەوە نازانێ. با لە دینی خوا باشتر حاڵی بین. ئاەتەکە هەڵدەگرین بۆ جومعەی داهاتوو ئینشاءالله زیاتر لە خزمەت قورئانە دەبین. یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی، یا ڕەبی خوا باشتر لەم قورئانە تێمان بگەیەنی. پەروەردگارە لە دەرسی قوربانیەوە فێری ئەوە بین لە صیفەتی خۆپەسەندی بمان پارێزی، هەر بۆ خۆمان نەژین، خێرمان هەبێ بۆ دەور و بەرمان. یا ڕەبی خوایە ئەوەندە عەقڵ و ژیری و خواناسی و دنیادیدەیمان پێ ببەخشی، خۆمان و ماڵ و منداڵمان نەبین بە قوربانی خەڵکانی فێڵباز. یا ڕەبی خوا لە قوربانی بوون بمان پارێزی. یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوا ئەوانەی لەم جەژنەشە هەدڵ بە خەمن خوایە لە کۆتایی جەژنەکەدا دڵیان خۆشکەی، فەرەحی بخەیتە دڵی دڵ بە خەمانەوە، فەرەحی بخەیتە دڵی ئەو کەسانەوە کە کەساسن لێ قەوماون، ئەوانەی کە لە گرتوخانەکاندان خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە. یا ڕەبی خوایە هەموو کەسێک بە ئاواتی خێری ناو دڵی خۆی بگا، ئەولادمان ساڵح کەی، دیندار و خواناسیان کەی، لە بەڵاو موسیبەت هەموو لایەکمان بەدوور کەی. ئەوانەی مناڵیان نییە یا ڕەبی خوایە ئەولادی ساڵحیان پێ ببەخشی، وەکو لە ئاخری تەمەنا بە ئیبراهیمت بەخشی. یا ڕەبی خوایە ئەولادی ساڵحیان پێ ببەخشی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.